سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بینەرانی بەڕێزی شارپرێس لەسەر مێزی هەڵبژاردن لە شارپرێس لەمە دووە ڕۆژانە هەوڵەدەین یەکێک لە بەرپرسان و سەرکردەی هێزەکانی بەشدار لە هەڵبژاردن یان یەکێک لە کاندیدە دیارەکانی بەشدار لە هەڵبژاردن بێنینە ستۆدیۆی شارپرێس و گفتوگۆی لەگەڵ بکەین لەبارەی دۆخی هەڵبژاردن ئامادەکاریەکان و بەرنامە و پلانی کاندیدان ئەو دۆخی کە هەیە هەمووان قسەی لەسەرەکان لەبارەی هەڵبژاردنەوە. ئەمڕۆ میوانداری بەڕێز عەلی حەمە ساڵح پەرلەمانتاری کوردستان لەلایەک بڕیاردەری ڕەوتی هەڵوێست و کاندید و سەرۆکی لیستی ڕەوتەکەش لە پارێزگای هەولێر میوانی مێزی هەڵبژاردنە. کاگەلی بەخێر بیت. نامێ پێشەکی بدەمە بەرنامەکە ستایلەکەی بۆ جۆرەیە پرسیار لەبارەی کارنامەی خۆتان و ئێوە بچنە پەرلەمان چی ئەکەن وەکو ڕەوتەکە هەم وەکو خۆتان، دوایەوەش بەشێک لەو کۆمنت و لەو تێشێنانی کە ڕۆژانە لە پۆست و لە بابەتەکانی ئێوە و سەرکردەکانی تری ڕەوتی هەڵوێزەی بینین ئەیکەینە پرسیار بۆ ئەوی وەڵام وەرگرینەوە بۆ ئەو کەسانی کە کۆمنتەکانیان نووسیوە ڕەنگە دەرفەتان نەبێ ئێستا وەڵامیان بدەنەوە لە سۆشیال میدیاوە لێرە وەڵام دەن و سپاسانەکەین. ئەوەی کەوتم کاک عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان سەرۆکی لیست و بڕیاردەری ڕەوتی هەڵوێستیش سێ پۆستن کە هەرسێکیان ڕەنگە لە یەک تەوقیت و لە یەک کاتە کۆکردنەوەی لە کەسایەتیەکە زەحمەت و کارێکی ئەستەم بێت، لەگەڵەوەش ڕەنگە لای خەڵک کەمێک ئالۆزیەتیا بێ، خەڵک پێی وایە بۆ هەموو جارێک کاک عەلی. ئەم پرسیارێکی لەو کۆمنتانەیە کە دوێنێ بۆ هاتبوو بۆچی هەمیشە کاک عەلی، ینی بۆ کاک عەلی لە پەرلەمانی کوردستانە بێ بڕیاردەری ڕەوت بێت کاندید بێت سەرۆکی لیست بێت تەنها خۆی لە میدیاوە قسە بکە، ئەمە بۆچی؟ تەنیا بەنای خوای گەورە و میهرەبان. طبعاً بۆ پەرلەمانتاری ئێمە پێمان وایە و ڕێگە دروستەکە شەوەیە لە هەموو هێزێکی سیاسیە ئەوەی بە باوەڕی بە پەرلەمان و قەباتی پەرلەمانی هەبێت دەستەی بەڕێوەبردن ریزی پێشەوە کەسەیەکە مەکانی بێت لە پەرلەمانە بێت بۆ ئەوەی بۆ قەراراتەوە نەنەگەڕێتەوە بۆ خەڵکی ترکە لە ئیشی پەرلەمانی نازانن. بە دڵنیاییەوە من ناتوانم لێ کاتاندان پەرلەمانی عێراق و کوردستان بم، یەکیانە بم و ڕەفیقێکی تریشم ئەوە کەیانە بێت ئەوەی کە لە ڕیزبەندی دەنگا لە دوای منەوە بێت. بەرژەوەندی خەڵکی کوردستان لەو ساتا کامیانی خواست من ئەوەیان هەڵەبژێرم یەکلای نەکردووە دەچیتە کامیان. دیارە بەرژەوەندی خەڵکی کوردستان بە دڵنیاییەوە لەو کاتا کامیانی خواست من ئەوە هەڵەبژێرم. پێویست بوو لە کوردستان بمێنمەوە لە کوردستانە مێنمەوە، پێویست بوو لە عێراق بم بۆ دۆسەی موچە و ژیان و گرفت و ئەوانە لە عێراق بم. ئەم جارش بزەختی ئەنجومەنی هەولێر بوو، ینی من لە 2023 لە هەولێرم تێکەڵاوێکی زۆرم هەیە لەگەڵ خەڵکی هەولێرە لەگەڵ کەسایەتیەکانە لەگەڵ عەشائیرا لەوانە، ینی ئەوان زۆر پێداگیر بوون لەسەر ئەوەی من خۆم لە بینی خۆمان نەبووە من سەرۆک لیست بم لە هەولێر. باشە بەڵام کە پێشیان کردم تر بە بەو پەڕی تواناوەشانم داواتە بەری و ئیشەکەم و هەست بەرپرسیاری تێکاڵی. باش دەنگدەرێک ڕۆژی 11 چێتە سەر سنووقی دەنگدان، بۆچی دەنگ بە ڕەوتی هەڵوێست بدات لە بەری حیزبەکانی تر؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە کۆمەڵە کۆکار هەن کاکین، ئێمە تەبعاً هەڵبژاردننی پێشوو کە دروست بوو 3 مانگ بوو دروست بووین، دۆخێکی ناڕەحەت بوو نەناسرا بووین زۆر سەرباری ئەوەش ئەومان کرد. ئێمە لەگەڵ بەڵێنەکانی خۆمانە ڕاستگۆ بووین، ڕوئیەکی ڕوونمان هەبوو بۆ ئۆپۆسیۆنێکی پشووترێش لێرە بەرامبەر پارتی وێکێتی 2 ساڵ 10 ساڵ 8 ساڵ 12 ساڵ 20 ساڵ ئێمە ئەتوانین معارەزە بین و نەچین بڕمکڵی لێرە 10 ساڵ 12 ساڵ بەڵام لە بەغدا دیارە بەڵێ ئەوەش بۆ باسەکەم ئەوشت بۆ باسەکەم ناچینە هیچ ئیتفاقێکی ئاشکاونی هێنی لەگەڵ پارتی وێکێتی ئەتان دوای هەڵبژاردننی پێشوش هەردوو لایەن لە ئاستی زۆر باڵا داوای کۆبوونەوەیان لە من کرد نەمان کرد. وتمشکوی من ناینە حکوومەت لەگەڵتانە، ئێمەمانتوانی دوای هەڵبژاردننی پێشوو باوەڕکە کەناڵی ئاسمانی دروستکەین، بارەگامان هەبێ لە شارەکان، دەستەی پاسەوانیمان بۆ دامەزێنە. خۆ دەزای مناتم بۆیرە بە تەنیا هاتووم، یعنی هەر سوشتی خۆشمەوە بین نییە، هەموو شتێک هیچیمان نەکرد بەڵکو دەستکرد لە پری ئەوە ڕۆشتین لەگەڵ خۆپشاندەرانە بووین، لە دێگەڵە بووین، لەگەڵمانکردن بووین، ناڕەزایی من بۆ موچە 3 جار ئەعلانی خۆپشاندانمان کرد. یەکەم جارە حەزب لە کوردستان ئەعلانی خۆپشاندان کە بۆ کارەبا و بۆ موچە و بۆ فڵان پێداگرێکی گەورە بووین لە مافەکانی خەڵک و خەڵک بۆی دەرکەوە ئێمە ڕاستگۆین. بۆ عێراقیش ئێمە ڕوئیەکی زۆر ڕوونی جیاوازمان هەیە، زۆر ڕوون لە 16 خاڵە 16 تەوەرا بەیانمان کردووە
دیدی ئێمە هەم بۆ پرسە نیشتیمانیەکان هەم بۆ پرسە ژیاریەکان. بۆ نمونە دیدی ئێمە بۆ چارەسەری یەکجاری موچە چییە؟ تەوتین چۆن نەکرێ؟ دەرماڵە چۆن نەکرێ؟ دیدی ئێمە بۆ دەرچوانی یاسای نەوت و غاز لە عێراقا چییە؟ دیدی ئێمە بۆ داهاتە فیدراڵیەکان چییە؟ دیدی ئێمە بۆ سوود بینین لەسەر چاوەکانی داهات لە عێراق بۆ هەرێمی کوردستان بۆ مەشاریعەکان چییە؟ لە بودجەی حاکیما بۆ دەرمان و بۆ کەرتی کشتتوکاڵ چییە؟ بۆ بوژانەوەی کشتتوکاڵ چییە؟ دیدگایکی زۆر ڕوونمانێ. میکانزمیشتان هەیە بۆ جێبەجێکردنی فیگرتان هەیە بۆ بە دڵنیاییەوە بۆ پرسە نیشتیمانیەکانیش لە زمانی کوردیەوە کە زمانی یەکەمە تاوەکو ناوچە کوردستانیەکان و تاوەکو هەموو بابەتەکانی تر کارنامەیەکی تەواومان داڕشتوتەوە و بڵاومان کردوتەوە توانی زیاتریش قسەی لەسەرکەین. و ئێمە ڕاستگۆشە بین بەڕاستی ئێمە نوێنەرەکانمان لە بەغا بە دڵنیاییەوە ئەو سوێنەی خواردومانە ئەو بڕیاری ئەهلی سەفقە نابن لەگەڵ خەڵکی ترا بڵین دەنگ بەم سەر و کۆمار ئەدەین بەرامبەر بەوە دەنگ بەم کابینێ ئەدەین فلان دۆسی وەزیر ڕاگرین بەرام ئەوە ناکەین. بە دڵنیاییەوە ڕوون و ڕاشکاوە بین لەگەڵ خەڵکا. بەڵێ ئێمە هەر لە سەرەتاوە ئێمە برادرانمان وە خۆمان بەپێ و عیلاقاتی شارزەیەکی باشمان لە کاری سیاسی لە بەخا هەیە. ئێمە شەڵا نەتیجەیەکی باشمان هەبێ بە دڵنیاییەوە بەشداری حکوومەتەکەین لە عێراقا بۆ نمونێتەوە وەزیرێکت هەیە بەدەر لە کاری وەزارەتەکەی خۆی هەموو چوارشەمەیەک هەموو سێشەمەیەک هەموو هەفتەیەک نەخێر ڕۆژانە هەرکەی بێوێتوان لەگەڵ سەر و کۆزیریان دانیشێ گرفتی موچێ دۆسی موچەی بووە بە گرفتی نەوتی خەڵکە دۆسی خەڵکی بووە بە گرفتی دەرمانی هیوا و نەخۆشخانەیە گرفتەکانی بووە بە واتە تۆ وەزیرێک دەبێ بەردەوام کۆنتاکتکە و ئەم وەزیرە پێش هەموو کەس لە شوێن ڕقابەی پەرلەمانتارەکانی خۆتا ئەبێ لە عێراق تۆ معارەزەبی بۆ نمونە گریمان دە کورسیشت هەیە باشە لە کاتێکا پێگەی جەماهەریشت نییە لە بەغا تۆ کوردی نوێنەری شارێکی تێ ئەتوانی چی بکەی ناتوانین دوو حکومت لە عێراق ئاسڵەن حکومەتی ئێتیلافیە هەر سروشتەکەوە کوردە سونەیە وانە باشە ئەوەیە معارەزەی ئەگەر تۆ ڕۆژێ لە ڕۆژان هەموو دەنگی کوردیش بێنی واتەیەکێکی پارتی نەمێنێ هیچ حزبێ نەمێنێ تۆ هەمووی بەری کە 61 کورسیە 61 کورسی سەر کۆزیران وەرەگری نەنا سەر کۆزیان وەرەگری وەری ناگری بڕۆ ئەو وێزگە بەکاری بێنە بۆ ئەم خزمەتەی کە خۆتەتە توانی دەرگای عیلاقاتکەیتەوە لەگەڵ سەفارەتەکانەوە و هێزێکی گەورەتە داتێ حیمایەکی گەورەش بۆ دروستەکە بۆ هێزە ئۆپۆزیسیۆنەکەی هەرێمی کوردستان باشە ئەوەی کە ئەوتری حیزبی بچووک و حیزبی گەورە طبعا لە ڕووی قەبارەوە باسی ئەەکەین نەک لە ڕووی ئایدیا و ڕۆیاوە لە ڕووی قەبارەوە حیزبە بچووکەکان تا ئێستا نەیانتوانیوە جوڵەیەکی وا بکەن کە لە بەغداد بتوان پێش ئەجندای پارتی یەکێتی بکەون بەڵێ ئێوەش ئەگەر لە بەغدا بن حتمما بە قەبارەیەکی بچووکترەوە یەکەم هەڵبژاردن لە بەغدا بن بەم قەبارە بچووکەوە حوتە گەورەکان قوتان نادەن من پێم وانی نابنە خۆراکیوانی تر پێم وانی یەکێتی پارتی حزبی گەورە بن دزی گەورە وتمان لە قەبارە لە قەبارەشە باشە حزبی گەورە ئەوەیە بڕۆی 100 دوکانداری بێلایانی بازار ببینی دەنگت بۆ بدە 1000 مامۆسای بێلایەن ببینی 500 دەنگت بۆ بدە بڕۆیتە نەخۆشخانەکان خەڵک لەبەر خەدەمات دەنگت بۆ بدە حزبی گەورە ئەوە نییە 433,000 چەکدار تەبێ بە خانشین و ئەوەنە خۆیان کە سوکاریان ئیجبارکەی ڕسمی دەنگ بکردنەوە بۆت بنێرن حزبی گەورە ئەوە نییە قاچاقشێتی بکەی بەسەر میلەتی خۆتەوە بە داهاتەکەی بتەوێت دەنگی خەڵک بکڕیت و هەڕەشەی لێ بکەی حزبی گەورە ئەوە نییە میلەتەکەت بەرسی کرده بێ و خۆ ملیاردێر بیت و بەو ملیاردێرە بتەوێت لۆبی بکەیت و وابشاندەی خۆ گەورەی حزبی گەورە ئەوەیە حکومڕانی گەورە بکە ڕۆیای گەورەی هەبێ بۆ خەڵک دەنگدرەکان کە باس کرد ئەم جۆرە دەنگدرانە بوونایە دەنگیان بە پارتیەکەتی بدایە حزبی گەورە بوونایە بەڵام خۆ پێچەوانەکەی ئەوە هەیە ئەم دەنگدەرەی کە پارتیەکەتی بەرژەوەندی بۆ دروست کردووە بەڕێزت بۆ باسیەکەی کە پارەی پێداون کڕیونی ملیاران دۆلاری خسۆتە بەردەستیان بەرژەوەندی شخصی ڕەنگە ترسیش بێت ئێوە چی ئەکەن لێرە ینی ئەو قەبارە لە دەسەڵاتی لە بەردەسایە من ڕۆتیۆلۆ دەتوانێت چۆن ئەمە تێپەڕێنێ زۆر کەس بە منیان وت دروستکردنی لیست ڕیسکێکی ئەجگار گەورێ ڕاستیشە باشە ئێوە کەناڵێکی ئاسمانی میدیایەکتان نییە ئەوان دەیان کەناڵی ئاسمانیان هەیە ئێوە هیچ پارێکی و تۆتان نییە بۆ بانگەشە ئەوان 100 ملیۆن دۆلاریان پێ ئەوان هەر لە جێەوە هەر یەکەیان 100,000 دەنگی جێگیریان هەیە بە کادری حزبی بە 100 بارگای بێڕۆح بە هێزی چەکدار بەداخەوە ئیجبارکەی هەرچەند لە ناو هێزە چەکدارەکان ئایسە ئازاییەکی زۆر دروست بووە کە بێمنەت بن لێیان ئەمە بکەی واتە کێبرکیەکە کێبرکیەکی زۆر نابەرامبەرە زۆر نابەرامبەر سەرباریەوەی ئێستا مۆدیلێکی زۆر
خراپ دروست بووە کە من پێم وایە ئەمە داڕمانی ئەخلاقی سیاسیە و ئەمە هەوڵدانی پارتی و یەکێتیە بە تایبەتی یەکێتی زۆر خراپ لەم دوایە دەست پێ کردووە بۆ تێکشکاندنی کەسایەتی تاکی کورد بە تاکی کورد دەڵێ تر تۆ چیتر کەسایەتی خۆت نییە تۆ ئەبێ ویژدانێت باوەڕێت ئەخلاقتم پێ فرۆشی بە 100,000 من دەنگکڕین ئەوەیە دەنگ ویژدانە ئەخلاقە باوەڕە واتە خەڵک فێرەکەی ویژدان بفرۆشێ ئەخلاق بفرۆشێ بە 100,000 لە کاتێک ئەم 100,000 لە خۆی دزیوە لەو خەڵکە دزیوە تۆ لەم نابەرامبەریا ئەگەر ئیرادەیەکی زۆر بەهێز نەبێ باوەڕێکی زۆر قایم نەبێ ناتوانین بەڵام لە تەنیشت ئەمەوە لە سەدان هەزار خەڵکی خاوەن ویژدان 100,000 خەڵکی خاوەن باوەڕ 100,000 خەڵکی خاوەن مەبدەئی لە هەرێمی کوردستانە ماون بەرامبەر ستەمکاری یەکێتی و پارتی قسە بکەن هەرچەندە لە ناوخۆی حیزبەکانە بەداخەوە سەردەمێ لە ناوخۆی حیزبەکانە دەنگ هەبوو دەنگی ڕەخنە هەبوو ئێستا ئەوە نەما ینی من بیرمە 2014 کە محاولەی تەزویرەکان کرا باشە لە ناوخۆی یەکێتیەوە خەڵکی زۆر باڵا بەیان نامەی دژی تەزویرەکان دەرکرد ئەمانە هیچی نەما بەڵام ئەبێت نێڵین ینی ناڕەحەتە بڵێ بێ ئومێدیە نێڵین هەر شتێکە بێ هەڵوێست بەشێکە لەمەیا خەڵکی تر شتێکە بێ نێڵین ئەمە بکوشێتەوە تاوەکو دەرفەتێکی گرنگ هەمیشە کە ڤیددیوەکان بڵاوەکەیتەوە یان لە ئۆفیسید یان لە ماڵەوەی لە سیارەیت هەمیشە کە ڤیددیوەکان بڵاوەکەیتەوە لەم سێ حاڵەتە قسەیەکت بووە نووسێ کۆمنتێکت بووە نووسێ ئەوەی کە ئەم ڤیددیوانە چیان گۆڕی ئەتر کۆتایی نەهات ئەو هاوڵاتی ئەو بینەرەی کە ئێستا ئێمە بینێت ڕەنگە پێوا بێت و هەمانە قسانەکەی کە چەند ساڵێکە ئەیکەیت ناوانە ینی هەمان ئەوەیە کە باسی گەندەڵیەکانی ئەم دوو حیزبە ئەەکەیت باسی هێز و باسی ترس و باسی کڕین و ئەم بابەتانە ئەەکەیت هەر بەجددی ینی ئەم کردنەوەی لایڤ و ڤیددیۆ و پۆستکردنە چی لە تۆ گۆڕی چی لە خەڵک گۆڕی زۆر شتی گۆڕیە گەری یارمەتیم دەی بە پێشێنەی باسێکم من مسلمانێکی متەدەینی مولتەزیمە خۆم حدم نییە خۆم بەراوت کەم بە هیچ کام لە پێغەمبەران ئەڵێ 124,000 پێغەمبەر هاتووە و 25 لە قورئانی پیرۆزە ناوی هاتووە هەمویان ڕاستیان کردووە هەمووشیان خوای گەورەیان لە پشت بووە چەندیان ئەنجامی هەبووە زۆری نەیبووە ئەنجامی دنیایی ئەڵێمە ینی حکمڕانی بگۆڕێەوە کەسی کۆڵی داوە واتە من بەرپرسم لە هەوڵ و جوهدەکانم بەڵێ بڵاوکردنەوە و قسە ئەگەر هیچ نەبووە پێغەمبەر صلی الله علیه و سلم نێوت جیهادی گەورەیە جیهادی گەورەیە بەرامبەر زوڵم من ئەزانم چەند تەئسیری بووە باشترین تەئسیری ئەزانی چییە ئەوەیە لە هەموو کەناڵ ئاسمانی و میدیاکانی پارتیەکێتی بلۆکیان کردو مەگەر قسەی من کاریگەری نەبووایە بلۆکیان نێکردن بە تایبەتی لە کاتی هەڵبژاردنە کە کاریگەری لەسەر دەنگکانیان دروستەکە ئێمە وشعەرێکی زۆر گەورە دروست کرا بە جوودی هەموو لایەک باشە لەسەر نەوت لەسەر بودجە لەسەر تاڵانی لەسەر ئەوە لەسەر سەرمایی بەرپرسەکان مناڵەکانیان کێبوو دەستی خستە سەرەوەی مناڵی ئەم 8 ملیاری هێوی ئەو 6 میلیارد دۆلاری هێوی ئەو پاڵاوگەی هێو وشعەرێکی زۆر گەورەمان دروست کرد ئێستا خەڵکێکی زۆر بەڵام هیچی لێ نەکەوتەوە بابا زۆر شتی شقام کاتێکەوە 100 ملیۆن دۆلارەکەی کەسێک کە هەیەی بۆ ڕایگشتی دروست ناکە ئەمە دۆخێکە خەڵکی کوردستانی تێکە و بەداخەوە یعنی بەشێ لە حەزبەکان لە ڕابردووە ڕۆڵیان هەبووە بەشێکی تری کۆمەڵگا بە حەزبی کراوە یعنی من یەک نمونەی زۆر بەسیتت پێڵێم لە هیچ کوێی دنیا نییە نەک بەڕێوبەری قوتابخانە یاری دەدەری بەڕێوبەری قوتابخانش لێرە ناچار بێ یەکێتی بێ لە هەولێر و دۆک ناچار بێ پارتی بێ هەموو بەڕێوبەری هەموو بنکەیەکی پۆلیس هەموو ئیشەکە قرس بووە ئیشەکە زۆر قرس بووە و کاریزمایەکی و کاکنە و شیروانش بوونی نەماوە تا ئەم شتانەیە کەوێتە سەر پێ ڕەنگە کاتی ئەوەیە بێ پاشان کاکە ئێمە ڕێگەمان زۆر دۆسیە گرتووە هایوان نەزانی من یەک نمونەی زۆر بەسیتت بۆ باسەکەم زۆر بەسیت کاتی خۆی ئاشتی هەورامی ژنێکی هەبوو ئاشتی هەورامی هەموو مانگێک 30,000 تەن نەوتی ڕەشیەدا بە ژنەکەی خۆی گویا مەعمەلی قیری زیپۆی هەیە بۆ ئەوەی قیر بەرهەم بێرێ بۆ کورسان بە دوای ڕۆژین سێکەم قیرەبوونی نییە ژنەکەی ئەیفرۆشتەوە پێشژنی ئاشتێرامی ئەم ژنێکی بازرگانی ئاخر باش بە قوربان تۆ حکایەتەکە زۆر ژنەکەی ئەیفرۆشتەوە لە بازاڕا وەرەقەکە هەموو مانگە 5 ملیۆن 10 ملیۆن دۆلاری خستە باخەڵی من دامە محکەمە وروژاندم گەورەم کرد ڕێگەم لێ کرد یعنی ئەوە هەموو مانگە 5 بۆ 10 ملیۆن دۆلار بەلایکەوە نزیکەی 80 ملیۆن دۆلاری ساڵێکمان گەڕاندەوە ئەمە نمونەیەکی بچوو ڕاست دادگانی توانی هیچ بەرام بەرەوانکە بەڵام مینەکەمان ڕاگرت دەیان زەوی هەیە براوە ڕێم لێ کردووە ڕێمان لێ کردووە سەدانیش براوە هیچمان پێ نەکردووە چەندی دوو یعنی جوهدەکەی ئەی باشە قسەکردن سوودی نییە
دەنگدان سوودی نییە، چون بۆ خۆپشاندان سوودی نییە، نووسین سوودی نییە، ئەی دانیشتن لە ماڵە و دەرگاداخستن و تەرسلێن بوون بەستەمکاری یەکێتی و پادی سوودی چیە؟ نا هیچ نەبێ بابزان دوو ئەمە مەراحلە، یعنی تۆ پێت وایە کام وڵاتە ئێستا دیموکراسیە فەڕەنسا وانە بەڕێن سانس و بەچیا تێپەڕیوە، پێت وایە بە مەرحەلانەی ما تێ نەپەڕیوە، پێت وایە بە مەراحلی بێ ئومێدیان تێ نەپەڕیوە، چەند پێت وایە چەندین مفەکیر لەوێ نەکوژراون و لە سێدارە نەدراون با یعنی بۆ ئەوەی نەتیجێ بێ ئەم مەرحەلە ببڕی هەر ئەبێ بیبڕیت، یعنی ئێستا ئێمەش دانیشین ئەبێ 15 ساڵی تر خەڵکی کە بێ هەر ئەبێ ئەم مەرحەلە ببڕێت، بەڵام ئەمە پشوو درێژی ئەوێ ئەمە ئەوەیەوێ بێ هیوانەبی و ئەمە بە تایبەتی بۆ ئێمەمانان من یەک شتێکمەوت بێ هیوای زۆر دروست بوو، خەڵک خۆی وەزیر بوو خۆی فرۆش بە پارتی فلان بوو خۆی فرۆش حسبیت هەڵوە فلان من وتم ئێمە ببین بە حەڵقەیەکی تری بێ ئومێتی لەوانەیە تا 10 ساڵی تر هیچ دروست دەبێتتر لەوانەیە خەڵکێ بێ زۆر لە من ڕاستگۆ دوای لە هەڵبژاردننی پێشوو ئەو بێ ئومێدیتان بڵاو نەکردەوە بەوەی کە ئەو باسێکم لە کادرەکانتان پەرلەمانتارتان چۆ دەرەوەی ڕەوتەکە ینی شەڕێکی ناوخۆی دروست بوو لە نێو هەڵوێستا شەڕی ناوخۆی طبیعیە طبیعیە شەڕی گەورەیە دوو کاندی دەرنەچوون قسەکەن طبیعیە ینی لە ناو یەکێتی و پارتیشا چەند کاندیدی دەرنەچوو قسەیان کردووە زۆر زۆر ڕێگەوە پارتیەکێتی تا ڕادەگەسان بە حەجم ئەم جارش دروسە بێ دوای ئەوە کاندی دەرناچێ و قسەیەکە کاندیدی تر دەرناچێ وتارە سەرەکیەکە گرنگە چووی لەگەڵ پارتی وێکێتە لە گەندەڵی تێوە گلاوی بووی بە بەشێ لە سۆڵ مستەمکاری لە هیچ مواقفێکی گرنگە لەگەڵ خەڵکە لە بموچە لە خۆپشاندان لە گرانی کارەبا لە بە کۆمپانیاکردنی هەموو دام و دەستگاکانی حکومڕانیە لە هیچ چاو لێرە لەوەیەکی ڕەخنەیەگرێ قسەکە نەتیجەی بەدڵ نەبووە نیگەرانە نەخێت پارتی وێکێتیش زۆر دەستێوەردانەکەن باوەڕەکەی ئێستا کە من و تۆ قسەکەین تا ئێسا ڕۆشتونەتە لای 4 کاندیدمان لە هەولێر و لە سلێمانی شەر دوو باسنەکە بەس بکشێنەوە چیتان بۆ بکەین پارەتانەوێ ئەوەتانەوێ بەس بێنە سەر شاشە بڵێن متمانەمان بە عەلی حەمە ساڵح نەماوە متمانەمان بە هەڵوێست نییە بۆ یەک شاوینەتەوە خۆتان پارەکە دانیان سیارەکە دانیان پۆستەکە دانینا خۆشبەختانە تا ئێسەی چاوڕێیەکی ئەمە بە ئەخلاقێکی زۆر بەرزە ڕوو بەڕوویان بوونەتەوە طبیعیە تەنان چوونەتە لای کاندیدی دەرنەچوو کاندیدی دەرنەچوو لەوانەیە قسەشیان کرد بێ وی تریش بکەن هەیە پارتیە هەیەکێتی ئەو شەپۆلەی لە ڕۆژبردوو هەندێک لە کاندیدەکان هەر پرسیارە پارتی هەیە بۆ پارتی بووە هەر پرسیارە بۆ کاتێ خۆپشاندان هەڵبژاردن قسەیەکەی کاکەتەوە خۆ ئەم عەلیە بەخوار عەلی 2 ساڵ پێش ئێستا بووە هەر عەلی 4 ساڵ پێش ئێستا بووە هەر عەلی 8 ساڵ پێش ئێستا بووە وانە جیاوازی ڕاستی و درۆژ بەڵگەیە باشە بەڵگەیە ئێستا کاندیدەکانتان لە سلێمانی لە هەولێر لە بانگەشەیەکی باشدان تا ڕادەیەک بانگەشەی ئێوە ڕەنگە لە چاو حیزبەکانی تری دەرەوەی پارتی وێکێتی بانگەشەیەکی بەهێزتر بێت کە بەڕاستی سەرشەقامە بینین یەک پارچە بەشێکی مۆرەکاتەوە ئەمەژەی سلمێنێکە کاندیدەکانی ئێوە خەریکی حملەیەکی بەقوتن بەڵام لەگەڵ ئەوەش ئەوانی کە لە ڕاوتەکەەوە نزیکن هەمیشە باز لەوەکەن کە ململانێکی تند تا ئاستی پاشخۆڵگرتنیش لە نێوان کاندیدەکانتانە هەیە باوەڕ کە هیچ ململانەیە مەسەر من لە هەولێر خۆم سەرۆکلیستم باوەڕ کە تایسە فلێکسێکمان نەواسیوە لە محافزەی هەولێر بۆ باسلێمانی و گەرمیان و بەڵێ دکتۆر ئێمە هەر کاندیدێک 50 فلێکسمان بۆ دروست کردووە باشە بەشێکی تری کاندیدەکانیش لەسەر ئەرکی خۆیان کردویان ئێمە پارەیان نادەینێ سن دکتۆر غالب خۆی فلێکس بۆ خۆیەکە دکتۆر ڕێبوار خۆی فلێکس بۆ خۆیەکە یعنی قابلە ڕێگە خۆ لەوەش بگریت ینی نەکە زۆر بان پێ خۆشە و دەستخۆشیشیان لەکەین نا لە نێو ئێمە ململانێنی ئەگەر ئاین تۆ سەیر کێسێن بۆ نمونە کاندیدی ژمارە 2 کۆمنت بۆ کاندیدی ژمارە یەکەن کا لە ڕاپرسیەکانە کاندیدی ژمارە 7 بۆ 2 یەکە 2 بۆ 4 دەخێر باوەڕکە ینی من خۆم مەراحلی زۆرم بینیوە لە دوای هەڵبژاردن ئەو کەسانی کەسە ناویان سەرکردایەتی ڕاوتەکەی و کاندیدە دیارەکانن هەمویان لەگەڵ عەلی حەمە ساڵامێنەوە نەتیجەکە هەرچی بێت پێم وایە بەڵێ پێ دوایە باش کامێراکانی تیژڕەوی و پرۆژەی کارەبای 24 ساعتی کە ناوی پرۆژەی ڕووناکیە دوان لەو پرۆژانن کە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ کردن و ئەگەر لە ئەساسە لە نێوان دوو کەوانە پرۆژەکە بۆ خزمەتی خەڵک بە خزمەتێکی گەورە ئەکات و ئەش بینین بەڕاستی ڕووداوەکانی هاتوچۆ دوای کامێرەکانی تیژڕەوی و دانانیان لە ڕێگەی دووکان ئێستا لە ڕێگەی سلێمانی عەربەد وارماوە ڕووداوەکانی هاتوچۆیان زۆر کەم کردوێتەوە بەڵام هەمیشە قسە لەسەرەوە ئەکرا
علی حەمەد ساڵح دژی هەر پرۆژەیەکە کە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێکە بە حکمی ئەوەی کە زۆرترین قسە ئەو کاتە لەسەر علی حەمەد ساڵح کرا و علی حەمەد ساڵح کردی لەسەر پرۆژەکان. بەڵێ حەوت جاریش بۆچی تۆ هەمیشە دژی ئەو پرۆژانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ من لە مەترسیەکی ترە ترسم تەنیا ئەمەنی حەوت جار دراومەتە محکەمە بە معلومات ئێستا 6 تا 2 داوای تر ماوە 5 جانم تەواو کردووە. من دژی ئەوم ئەم وڵاتە هەمووی بترێ بە کۆمپانیا و کۆمپانیەکانی پارتی بێکێتی بەڵام خۆ وڵاتانی پێشکەوتوش سێکتەرەکان هەموو بەدەستی کۆمپانیاون هەموو دەستی کۆمپانیان میکانیزمی تر کۆمپانیای سەرۆکۆزیران نییە لەوێ هیچ جێگری سەرۆکۆزیران نییە هی حزبەکانی سەرۆکۆزیران نییە شتیوان نییە 70% پارەی کارەبا کامیرە بۆ کۆمپانیا بێت شتیوان نییە. من دژی پارەی کامیرە نیم دژی کامیرەی تیژڕەوی نیم ها زۆر باشیشە بەڵام ڕێو شوێنەیە ئەین تۆ پێش کامیرەی تیژڕەوی بێ سیستەمی هاتوچۆ جادەکانە ڕێکوپێک بێ زۆر باشە کامیرەش باشە بەڵام معقولە هاوڵاتیەک 2 ملیۆن دیناری کامیرەی تیژڕەوی لا بێ هەر لە جێوە 1,400,000 بڕوا بۆ کۆمپانیەک کە لەم لا هی یەکێتیە سەر دوایەوەی لە فەرحانیان سندۆ چوە سەر ئیدارەی گشتی لەو لاشی پارتیە. یعنی معقولە تۆ 2 کۆمپانیا داناوە بە ناوی کامیرەی تیژڕەوی مانگانە 20 میلیارد دینار بخەن بە باخەڵیان نەخێر 15 میلیارد بخەن بە باخەڵیان دوو هینیتیانە. ئەگەر بۆ نمونەیەکی زۆر بەسی تاوان ئەم بۆ هەولێری شوایە باوەڕکە دووسێ مانگتە قسەی منە بینیتەوە کەم هاوڵاتیەکی دەربەنی خان شارە زور ئەو خەتەی پێنجوێن و سەیسایق و هەڵە بجێ کەلار و کفتی ئەوە نەبێ قەرزاری ئەو کامیرە نەبێ کاکە لە شوێنێکە لە پڕەڵێ 80 ئەڵێ 100 ئەڵێ 60 ئەڵێ 40 ئەڵێ تەڵەی بۆ داناوی کاکە کامیرەی تەڵە نییە برا ئەی باشە کابراایکی فەقیری شارە زوری مانگی 300,000 دەست ناکەوێت لە فەلاحەتەکە لە کاڵەکردنینەکە باشە تۆ پێ بڕۆ هەر داخلی عربەتە بی نزیکەوە لە پڕە لە چل ئانیە وەکوات کابراوتی سەرسم بی ئەمە ڕێک تێگەی ئەمە بۆ ئەویان نییە تۆ سەلامت بی ئەمە بۆ ئەویانە پارە لە گیرفانی دەرکەن سەبات بە پرۆژەی ڕووناکی نەخێر باشترین شتی حکوومەتەوەی کارەبا 24 ساعتی بێت شتیوانە زۆر باشە بەڵام سارەکەی گرانە نرخەکە زۆر گرانە پاشان لە نرخی گرانیش گەڕێ مەسەن میدیاکانی کاک مەسرور زۆرێکن بە مزایدە بەسەر ئێمەمانانەوە کاکە مەڵێ شتێکی زۆر گەورەم کردووە بڵێ کارەبام گران کردووە خەڵک ناتوانێت بەکاری بێنی لە بەرەوەی کارەباکەم 24 ساعتیە تۆ پێشتر 1100 کیلۆوات تەدا بە من بە 27,000 ئێستا هەر 1100 کیلۆواتەکەی ئەم دەیتێ بە 170,000 لە 27,000 بۆتە 170,000 پێشتر من ناچارم نیوەی پێشتر بەکاری بێنم کاکە تۆ ناچاری کردوم نیوەی پێشتر بەکاری بێم ئەزای ئەمە وەکو چی وایە وەکو وایە من هەفتەی 2 کیلۆ گۆشت بخۆم باشە ئێستا تۆ لە مانگێکە 2 کیلۆ گۆشتەکەم بیتێ بەڵام بڵێ تۆ ڕۆژانە گۆشتە خۆی ڕۆ لەبەر ڕۆژبێ ڕۆژی یەک پارچەی بچووکی لێ بخۆی باشە هەمان شتەیە تۆ هیچی نەکوە ئەگەر ناکارەبای 24 ساعتی زۆر باشە کوژانەوەی مۆلیدە زۆر باشە بەڵام بڵێ کاکە گیان ینی بەڕوونی بڵێ من نەزانین چیم لەگەڵ کردووی هەرو کارەبای ئەیدەمەوە خۆت حوقات 8 قات لە هەندێک شوێن دەقات گرانم کردووە لەسرت بۆی نتوانی بەکاری بێنی کە نتوانی بەکاری بێنی ناچار بەسی 24 ساعتەکە تۆ ڕۆژی 4 پەرداخ ئاوت هەیە ئەگەر پێکەوە بیخۆی بەشی تاقێکەکە تا بەشی کار هەر 6 ساعت جارێ پەرداخێکی بخۆ هەردوو پرۆژێک کە باسی یەکەیت قسە لەسەر گیرفانی هاوڵاتیانە بەڵێ دوو ئەمەی تۆ مەرحەلەیەکت نەبینیوە خەڵکیش نەیبینیوە من ێسەی ئەیڵێ مانگی 12 خەڵکی بینن ئەمان بە پلان بەرمیلێ نەوتە خەنە سەری 200,000 دینارەوە دوێنێ ئەعلانیان کرد بە 110,000 دینار ئەچێتە سەر 200 لە منی وەرگرە خۆیانەی کرد بڵێ کارەباش لەسرت گرانە هاوڵاتیکی فەقیر بەرمیلێ نەوت 200,000 دینار بۆ سەرۆ گرانت کردووە کارەباش لەسەر خەڵک گرانە بێ بێزەحمەت پێم بڵێ زستان خەڵک چی بکە باشە قسەکە ئەوەیە تۆ قسەت لەسەر گیرفانی خەڵک کرد بەرگیر لە گیرفانی خەڵک کرد لە هەردوو پرۆژەکە ئیستیجابەی خەڵک وەک پێویست نەبوو پشتیوانیان لە تۆ نەکرد یعنی لە کامێراتی ژڕەوەکان بیرمە هاوارت کرد لە ڤیدیۆ هاوارت کرد وەرن بابەیەکۆ نەیەڵین هاوڵاتی نهاتە پێشەوە چۆن هاوڵاتی لەسەر گیرفانی خۆی بەرگری لە علی حەمەد ساڵح و دوای علی حەمەد ساڵح نەکەوت بێ نەگەر بەرگریش دوای علی حەمەد ساڵح نەکەوت بێ بۆ پرۆژەیەکی خۆی بۆ گیرفانی خۆی چۆن ئەیبێتە سەر سندوقی دەنگدان کە دەنگدا بە علی حەمەد ساڵح و ئەمە مەراحلە وساس لەم مەرحەلە ڕەنگەوا بێت و شاریە دروستکەین دوای ماوەی تر خەڵکێکی تر لەسەر کارەباکەش ئەبێ زۆر پشوو درێژ بێت یعنی تۆ پێت وابێ بە 4 ساڵ هەموو شتێ پێرفێکتە بێت خەڵکێکی زۆریش هەیە متعاتف بووە نووسیوە هاوڕایی نووسیوە بەڵام ڕەنگە ئێمە بانگوازمان کرد بۆ گرانکردنی کارەبا
خۆپشاندانیشمان کردەوە ئێمە ڕێخستنمان نییە مەسەن خەڵکێکەڵێ هەڵوێست بۆچی 4,000 خەڵک نایارێتە سەر جادە کەکە هەڵوێست موچەخۆرێکی نییە پاسەوانێکی نییە مەسەن جەناب و دەنگدەری منی ئێمەرج نییە پێ بڵێم وەرە بۆ خۆپشاندانیش بی دروستە وانە خۆ بە پارە دەنگت بووە نەداوم وانە ئەو نەزەریە غەڵەتە بۆ هەموو هێزێکی سیاسی دەرەوەی پارتی وێکێتی ئەمە غەڵەتە یعنی بۆ یەکگرتووش تەنانەت کە یەکگرتوو حەزبێکی مەسەن ڕێخستنی هەیە کۆمەڵیش ڕێخستنی هەیە خۆ مەرج نییە و بتوانانی هەموو ڕێخستنێکی ئیجبارکە بیێنێ بۆ خۆپشاندان من ئەوم لەسەر بانگەوازکەم ئەوم لەسەر خۆشم لەوێ بم وانە کە خەڵکێک دەنگیدا بە من نەهاتووە بۆ خۆپشاندانێکە ئەنچی بچم سژین کەم نەخێر ئێمە خۆپشاندانمان کردو بۆ گرانی کارەبا مەسەن 200 کەس 400 کەس دوو خۆناغن کە ڕەنگە هەڵوێست وەکو ڕوتێکی سیاسی ڕوبەڕووی ڕەخنە بکاتەوە و خودی علی حەمە ساڵحیش بە هەمان شێوە بە کەسێکی دیکتاتۆر و تاگڕە و ئەوە وەسف کرا لە کۆمەلگایە لە سەردەمی هەردوو هەڵوێستەکەیە هەڵوێست مووقیفە وەکو حیزب یەکێکیانەوەی کە لە کاتی هەوڵی دروستکردنی هاوپەیمانێتی نێوان هێزەکانی دەرەوەی پارتی وێکێتی پێنج هێزەکە کە کۆبوونەوە چەند کۆبوونەوەیەکیشتان کرد تا ڕادەیەک چۆنەڵێ شکایەوە بەسەر ڕۆتی هەڵوێستا ئەوەی کە ئێوە ئامادە نەبوون ئێوە ئامادە نەبوون ینی ئێوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە قرار بوو ئێوارە کۆبوونەوەتان هەبێت لەسەر دروستکردنی یەکلیستی و دروستکردنی هاوپەیمانێتیەکە بەڵام ئێوە باینەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی هاتن هێرشی زۆرتان کردە سەر یەکێک لە بەشداربووانی هاوپەیمانێتیەکە من لەبەرەوەی کاکلااور و کە شاسوال لە زیندانن ئەخلاقی سیاسیم ڕێ پێنادا هیچ قسەیەکیان لەسەرکەم لەبەرەوەی لە خۆ پەرلەمانیش هەڵبژاردننیشان لەسەر پارتی وێکێتی تارگێتی ئێمە پارتی وێکێتیە هەر ئەخلاقمان ڕێمان پێنادا قسە لەسەر هیچ شێزێکی دەرەوەی پارتی وێکێتیگە تەنانەت ئەوانیش سەدان راپۆرت و قسەمان لەسەرکەن ئێمە هەر جواب نادەینەوە بەڵام باوەڕکە بابەتەکەوانە بابەتەکە کاردانەوەکە من لە سەرتا خۆم باوەڕم وابوو لەگەڵ خەڵکی هەندێ خەڵکان ناتوانرێ ئیش کرێت زۆر هۆکار هەبوو سەرباری ئەوشکە باوەڕکە لە کۆبوونەوە بوون برادانی ئێمە ڕۆشت بوون لە تەلەڤیزیۆن و هەموو پرۆژەکانین کرد دوایی ڤیدیۆی کەوتی هەرکێ بێ لەگەڵ منایە نەیەتەوە تەسلیمی پارتی وێکێتی بوو ئەوە ئەلانی تێکدان بوو پاشان لەسەر سەرۆکی قەوارەکە کێ بێ لە بینینەوەی نوێ و کۆمەڵا مناقەشەیە دروست بوو هەر پێشە و کۆبوونەوە تو باوەڕکە ینی ئەمە بین نییە ینی من نامەوێ قسە بکەم هەندێک خەڵک ناتوانرێیشی لەگەڵا بکرێ ینی سروشتی وایە ناتوانرێیشی لە خەونی من ڕۆیای من بیرکردنەوەی من ئەجندای من پشوو درێژی من ینی نامەوێ قسە بکەم وتت لە بڕێوان لە زیندان نامەوێ قسە بکەم بەڵام لە 2 ساڵی ڕابردوو زۆرترین قسەی ئێوە و نەوەی نوێ لەسەر یەکتری بووە لە بری پارتی وێکێتی زۆر دژی من قسە لەسەر ئێستا 200 قسەشم لەسەرکەم قسەیان لەسەر لە زیندانە ئەخلاق چۆن ڕێگەدانیان سەرسێکی بکات لە زیندانە نامە قسە بکەیت ئەو کاتە من هەر لە 2020 لە ناتی بلۆکم بۆ ماڵوانە باش هیچ لەوانەیە 100 راپۆرتیان لەسەر من کردبێ منیش لە جواب دابێتەوە ینی بەرحاڵ نەچینە ناوی تەسەورەکەم زۆر باشە کاتی ڕاگەیاندنی ڕوتەکەتان و کۆنفرانسی تەسیسی و کۆنگرێت تەسیسیتان بڕیار بوو هەندێک لە خەڵکی تر نخبەی تر دەستگای تر گروپی تر لەگەڵتان بن بەڵام ینی وێڕایوێ هاتبوو نەسلێمانی دانیشت بوون لە ڕانیە لە گەرمیان لە هەولێرەوە قسەیەک دروست بوو لەسەرەوەی کە لە پەیڕەوەکە پەیڕەوێک ئامادە کراوە نێراوە بۆ گروپ و هەموو ئامادەکاری کراوەکان پەیڕۆ دەنگی لەسەر بدرێت علی حەمە ساڵح بەشێکی زۆر لە مادەکانی گۆڕیوە و دایناوە لە گروپ وتێتی ئەمە ئەسڵەکەیەکە دەنگی لەسەر دەدرێت بۆیە بەشێک لەو هاوڕێیانە لە سلێمانی ڕۆشنەوە نەهاتن ناو ڕەنگە هەندێک خەڵک سلوبی من یا هەندێش بەڕامەوەی بێ من پەیڕۆ بگۆڕم بەخوا من ئەهلی ئەو شتانە نیم ینی ئەهلی فرت و فێڵ و ئەوانە نیم دوو لەوەش دڵنیا بە من لە هیچ قەرارێکم بەتەنیا نەداوە یعنی لە بچووکترین شتا نەکڕاوێژ لە ئەنجومەنەکانی خۆمان ڕاوێژ بە قەزاکانەکەین بە کەلار بە کۆیە بە دهۆک بە کفری بە هەولێر ڕێتان چییە چی هیچ قەرارێکی فەردیمانیە بەڵام ڕەنگە هەندێک خەڵک لە منیش باشتر بن بەڵام ئەسلوبی منیان بەدڵ نەبێت ئازی کاری منیان بەدڵ نەبێت باش لە ماوەی ڕابردوو چەند جارێک سەردانی بەغداتان کردووە لەگەڵ کۆمسیۆن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان قسەتان کردووە ئەسڵ ئێوە بۆچی وەکو حیزب بچنە بەغدات ینی هەمیشە هێزەکانی دەروی پارتی وێکێتی لۆمەیەوەکەن کە پارتی وێکێتی علاقاتی خۆیان لە دەرەوەی حکوومەت لە دەرەوەی دەوڵەت بەکارهێنن
ئێوە هەمان ڕێگەتان گرتوۆتە بەر یان بۆ پاراستنی چۆنەڵێ دروستکردنی چەتێک لەسەر خۆتان ناچار بوون ئەم کارە بکەن؟ وەڵا ڕوون بۆ بەقایەمە عیلاقاتیشمان هەیە. جارە سەردانکردنی کۆمیسیۆن هەر زۆر ڕەوایە تۆ حزبێکی مۆڵەت پێدراوی معاملات و ئیشی لە کۆمیسیۆن هەیە و بەشێ لەو جوود و جوڵانەی کردومانە بەڵێ بۆ انتخابات کردومانە. لەسەر چه ئاستێک و چۆن؟ بۆی تەزویری لێ نەکرێ، یعنی بۆی تەزویر نەکرێ. توانیتانە ئیشی باشمان کردو، ئیشی زۆر باشمان کردووە. دوێنێش باست لەوە کرد لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەت کە ڕەنگە کاتی ئەوە نەمابێت دیتر تەزویر بەم جۆرە بکرێت. من ناڵێم ساڵانی ڕابردوو من لێرە هەندێک ئەتوانین نەموت دەنگدەر ئەم جار ئەتوانێت بێخەم بچێتە سەر سنووقی دەنگدان ئەو دەنگەی ئەیدا بۆ عەلی حەمە ساڵح یان بۆ پارتیان بۆ یەکێتی ئەتوانێت بچێتە من لێرە هەندێک شتەڵێم باشە لە شوێنی تر نەموتووە بەڵام ئەیڵێم لێرە ئێڵێم ئێمە دوای هەڵبژاردن بڕیارماندا ئیشی سەرەکیمان بۆ لەمە دووە تەزویر و چی و ئەوە بێت لەگەڵ سەرۆک وەزیران دانیشتین بە تەفسیلی باسی سەرۆک وەزیرانی عێراق سوودانی بە تەفسیلی باسی مەترسیەکانی تەزویری ئەلکترۆنیمان کرد لە مەکتەبەکەی خۆی بەشێکی ڕاستپارت ملاحەزاتەکانمان هەمووی پێدان کە سوودانیش زۆر بەقوتە ئێسا لیستەکەی زۆر بەقوتە منافسێکی سەرەکی لیستەکانی ترە کەچی لە کۆمیسیۆنی طبعا ئێمە لەگەڵ لایەنەکانی تریشە ئەمەمان کردووە ئیستیفادەمان لە هەندێک جەو کردووە لە بەغدا یەکێ لەو خاڵانە کە پێشنیارمان کرد ئەنتەرنێت لەسەر جیاز بپڕێت کە تۆ داخڵی جیازەوی بەچی داخڵەبێ ئەنتەرنێت داخڵە کۆمەڵێن ڕێوشێنی ترگیراوەتە بە ڕەنگە نەتوانم هەندێکی بڵێم هەندێکیان پێوتوین بەڵام ئێمە نەچوین حیمایی دەنگی بەس خۆمان بکەین نەچوینەوەمان نەکردووە مەسەن ئەو ڕێوشێنانە گرتومانتە بۆ ئەوەیە تەزویر لە هەرێمی کوردستانە نەکرێ من تەلەفۆنم بۆ کاک محەممەد حەکیم کردووە دێشتم پێوتووە کاکە ئەومان کردووە ویان وتۆوە ئێوەش ئەمە ئەوە بکەن یعنی نەچوم بەس بڵێم دەنگی خۆم پارێزاو بێ ئێستا لە بەغا ململانێکی زۆر تونتەیە لە عێراق بەگشتی نزگەی 11-12 لیستی زۆر بەقوەتان هەمویان سوڵتەیان هەیە هێزیان هەیە ئەویان هەیە مەسەن مالکی قورسە بتوانێت لە سوودانی تەزویرکە سوودانی لە مالکی بکە باشە خەزعەلی لەوانی تری بکە ماڵی عەمار حەکیم بەتەمان وەکو گوڵەگەن و گوڵە جۆکە لە لەوێ کەس نییە مەحافەزەیەکی بە تەواتی بەدەستەوە بێت یعنی مەحافەزەی بەغداد کە پایتەختیشە بە تەواتی بەدەست کەسەوە نییە بڕۆ حەلبوسی لە کۆمەڵێک شوێن زۆر بەقوەتە سەرۆک لیستە مالکی لە کۆمەڵێک شوێن بەقوەتە سوودانی لە کۆمەڵێک شوێن بەقوەتە زۆر بەڵام لە بەغای دیاردەیەکی ترەیە کارتکڕینە کە بۆ سووتان ینی مەسەن کارتکڕین چۆنە منش قەلق بووم مەگەرم کاتە بۆ تەزویرات نیەمان چۆنە چوم لێی ورد بوومەوە بۆ نمونە فلان قایمەی سونەیە سونە منافسەکەی گەڕەکەی شیعەیە لە بەغایەک بازنێ ئەچێت لەو گەڕەکە 10,000 کارتەکڕێ ئەیشکێنێ بۆ ئەوی منافسەکەی نەچێت بۆ دەنگ بەکەمترین دەنگ زۆرترین کورسی بەری پێچوانەی ئێرە ئێمە زۆر هەوڵمان داوە هەندێک ڕێوشۆنی تریشمان پێ من ناڵێم ناکرێنی ناڵێم ئەسڵەن ئێستا هەر کراوە ینی کراوەکە چییە خۆ تۆ کە تەزویرەکەی بۆچی دە بۆیە 100,000 دەنگ بێت زیادکەی بۆ خۆتوانیە ئەمەیە ئێستا ئەمان خەریکن 100,000-200,000 دەنگ ئەیکڕن ینی بەپارە خۆ تۆ هەر 100,000 دەنگکە باز بوو بە گۆڕینی سنووک بێ بە ئەلکترۆنی بێ یا بە کڕین بێ ئەمە هەر تەزویرە ئەمە دەنگی حەقیقی نییە بۆیە ئێستا ئەگەر سیرکەی ئەمان کەوتونەتەوە حاڵی دەنگکردنی ینی ئەگەر بەم کلیک و شتە پێیان بکرێ بۆچی 150,000 دەنگەکردن مەسەن بۆ نمونە بە 20 میلیۆن 40 میلیۆن دلار ینی تایبەتی ئەمان کە زۆر حەزیان لە پارەیە ینی وانە ئەوان قاچاقی بێلکە و دوو مریشکەوەکەن بۆ پارە بۆچی ئەم پارەی قاچاقیە بدەن بە خەڵکێک و دەنگکەی پێ بکڕن زۆر باشە کاک عەلی کاتمان زۆر نەماوە چەند پرسیارێکی ئەگەر بە خێرایی بتوانین گفتوگوی بکەن سپاس دەکەم زۆر کات بێ ئەوتری حیزبی فەیسبوک ینی ڕاستە کەناڵی ئاسمانیتان نییە ڕاستە ڕێخستنتان نییە بارەگاتان نییە هەمومان ئەمە ئەزانین و زۆریش باستان کردووە بەڵام جگە لە فەیسبوک ئێوە میکانیزمی تر نییە بەڕاستی قسەی لێ بکەن ئیشی تیا بکەن حەزبی فەیسبوک بووی زۆر باشترە لەوەی مانگانە بە ملیۆنان دۆلاری دزا و کەناڵی ئاسمانی دانێ حزبی فەیسبوک بی باشتر لەوەی لەسەر قوتی خەڵک نزیکەی 100,000 کادری حزبیت هەبێ حزبی فەیسبوک بی باشتر لەوەی 1222 بارەگای بێ ڕۆحتە بێت لەسەر حسابی خەڵک بەڵێ
ئێمە بە شانازیەوە سۆشیال میدیا بەکارهێنین بۆ گەیاندنی پەیامەکەمان و هیچ تێچوونێکی نییە لەسەر میلەت. باش یەکێک لەو ڕخنانەی کە لە سەروبەندی ڕووداوەکانی لالەزار زۆر لەسەر تۆ دروست بوو هەتا لە نێوان کەوانەیەکیشا بە کۆمنت بۆتە هات پۆستەکرا علی حەمە ساڵا لە موبایلەکەم شحنیتیانێت تا قسە بکەم لەسەر ڕووداوەکانی لالەزار بەجددی بۆ لە ڕووداوانە بێدەنگ بوویت بۆ لە سلێمانی ئەو شتانە گوزەرا علی حەمە ساڵا قسەیەکی جددی نەبوو لەو سەروبەنە ڕاستە دواتە قسەت کرد بەڵام ئەو قسانە نەبوو کە لەسەر ڕووداوەکانی تر ئەیکەیت. من تاکە کەسم بە خزمەکانی خۆشیەوە بە کەسە نزیکەکانی خۆشیەوە بە کادرەکانیشانەوە جگە لە من کێ لە موتەمەری سەحەفی دژی لەشکرکێشی لالەزار قسەی کردووە کەس من زۆر بەڕوونی دژی بوو زۆر بەڕوونی وتومامە بردنی هێز تۆپباران سێی شەو بۆم پاشەکشەیەکی ئێجگار مەترسیدارە بێ زەحمەت لە براو خزم و کەس و دەوروبەری و پێم بڵێ جگە لە من 6 وتارم نووسی خۆ من بەڵام خۆ من ینی ئەوەی کە پێش چاوەڕێت کرد هەریەوە ئەنجا سێ شەو کە شەڕەکە بووە پۆستی من هەیەڵێ مەترسیدارە ئەمە تاوانە سێ شەو کاتی نەکە پۆستم هەیە هەر سێ شەو کاتی نەکە بەڵام ینی پێش من ئەوە کەسە نزیکەکانی خۆی براکانی خزم کەس عشیرەت دەوروبەر ئەوانەی لەگەڵ یابوون کاکەزانین چەند کەس پارێخوا لەسەر کاکلاور بەناوی ڕۆژنامە نووس و نووسەر و چاودێریشە هەمووی بێدەنگی هەڵبژار من لەوەت ئێهم ناکۆک بووم لەگەڵیا بە تایبەتی سەردەمی حکومڕانی یەکێتی زۆر ناکۆک بووم ئەوچە زۆر بەڕوونیش دیفاعم کرد دیفاعم لە شخصی ئەو نەکرد چکە بەڕاستی کاکلاور لە حکومە لەگەڵ ئێمە زۆر خراپ بووە قوتی ئەو لە سلێمانی لە هەڵبژاردنەکانی 2013 14 18 دەستگیرکردنی ڕەفیقەکانمان خۆپشاندەران فشار دروستکردنی تۆمەت لە سەرباری ئەوە من نا بەڵێ زۆر بەتونتی توێ و لەشکرد ئەو کاتێک کە من توش بووم ئەسڵەن لە سلێمانی موتەمەری سەحەفیم کرد خەڵک ڕایە کردە دەرەوە لە ترسا ڕایە کرد کورسانی جێهێشتا چوە ئەو لێت نەوەڵا بەڵام من بەڵێ ئێسش دژێ و میکانیزمە بووم من لەگەڵ یاسان بۆ هەمووان وەکو یەک بێ کێهینی لەسەر بێ من یەکێتی بوومایە لەوانەیە دەبژار دەیتر هەبووە بۆ تەعاملکردن لەگەڵ کاکلاورە زۆر باشتر لەمە ئەمان خراپترینیان باشە قوتی خۆتان وەکو ڕۆتی هەڵوێست ناڵێم ناوچەی جێنفوستان لە بەروی ڕێخستنتان نییە بەس قوتی خۆتان لەکوێ بین سلێمانیان هەولێر ئێمە تا ڕادەیەک لێکەوە نزیکە لە هەولێریش پشتیوانێکی زۆر باشی ئێمە هەیە لە دهۆکیش ینی دەنگی زۆرمان زیایی کردووە یعنی یەکێتی چەند ساڵە حزبە لە دۆکێ کورسی هەبووە ئێمەش بە سێمانگە کورسیوانێنا لە دۆک بۆ پەرلەمانی کوردستان کە چاوەڕێی زیاتر بووین و من پێم وایە لەم هەڵبژاردنە چ لە هەولێر چ لە دهۆک دەنگەکانی هەڵوێست بە ڕێژەیەکی زۆر زیادەکە ینی لە 100 300 زیادە. باشە قسەیەکی زۆر لەسەرەوە هەیە بەوەنێ ئەو دۆخانەی کە ڕوویداوە لە ماوەی ساڵی ڕابردوو هەم لە سلێمانی هەم لە هەولێر ئەو دۆخە سیاسی و ئابووریە کە هەیە ڕێژەی نەچوون بۆ سندوقی دەنگدان و بۆ دەنگدان بایکۆت و دەنگی خۆڵەمێشی زۆر هەیە کە ئەگەر بچن ڕەنگە هەڵوێستێکی تریان هەبێت نەک دەنگدان بە حیزبەکان بایکۆت چی لە دۆخەکە ئەگۆڕێت و دەنگدان بە هێزەکانی دەرەوەی دەسەڵات ئەتوانێت چی لە قورسایی بایکۆت کەم کاتەوە بەداخەوە بەهۆی تووڕێی خەڵک لە دەسەڵاتەوە خەڵک بایکۆتەکە کە دەسەڵات شەمەیەوێ دەسەڵات ئێوێ ئەوەی تووڕێە لەو ئەوەی نیگەرانە لەو نەچێ بۆ دەنگدان ئەو بە کادرەکانی خۆی و دەنگی کڕا و دەنگە ئیجباریەکان هەموو کورسەکان بە خەڵکی کوردستان بۆ نمونە سلێمانی وەرەگرین یا هەولێر هەر کامیان سلێمانی 18 کورسی هەولێر 15 کورسی لە سلێمانی خەڵک بچێ بۆ دەنگدانیان نەچێت لە 135 بێ یا 55 بێ هەر 18 کورسیە من نەپرسم هەر 18 کورسەکەی سلێمانی هی یەکێتی بێ باشە یا ئێمە کۆمەڵێک نوێنەری ئازا و مەبدەئیمان هەبێ بۆ دیفاعکردن لە موچە لە دەرمان لە نەوت لە دابینکردنی سوتەمەنی بۆ خەڵک لە دەرەوەی پارتی و یەکێتی ڕوئەیەکی جیاواز و دەنگێکی جیاواز و بەرزە بێت یان یەکێتی نەخێر بڵێ لە مەحفەلی دەولی و عێراق بڵێ هەموو سلێمانی بەس منی قوبوڵە کەسی تری قوبوڵ نییە ئەوە نیە هەموو کورسەکانی منن بۆ هەولێریش بە هەمان شێوە پارتی لە سنتەری هەولێرە سنتەری مەحافەزە کەمتر لە 20% هەیە ئەی بۆ زۆرترین کورسیە بە لەبەرەوەی ئەوەی ناڕازیە ناچێت بۆ دەنگدان ئەویش ئەمەیەوێ ئەوەی ناڕازیە نەچێت بۆ دەنگدان بۆی بەکەمترین یعنی ئێمە ژمارەی خەڵکی مەبدەئیمانە بێ لە هەولێر لە دەرەوەی دەنگی پارتی لە پەرلەمانی عێراق قسە بکەن بەرگی لە مافی خەڵک بکەن باشەیانە تۆ بچی یانە 18 کورسی هەیە
ئەوە نەزەریەکیانە ئیسا باو بابەتێکەدەن ئەڵەن کاکە تۆ بۆچی بۆ دەنگدانێکە بۆی دەنگکەی تۆ بێ بە معاش خۆر بابە هەر ئەبێت هەر 18 کەس لە سلێمانی ئەبێت ئایا کەسێکە بێت نیوەی ببەخشێ بە نەخۆش و هەتی و شێرپەنجە و لەوێ بڕوا خەم ئەوەی بێ سوتەمەنی دابین کا بۆ سلێمانی و دەرمان بێنێ و ئیش بۆ تەوتین و موچە و ژیانی خەڵکە یان کادرێکی تۆ ناڕۆی کادرێکی حزبیە نێریت بۆ ئەوەی ئەوە بکە من ئەمە یەک دەرفەتی بێتە سوپاس مەبەستیشمە ئەمە بڕوە من کەسێکی دیندارم ملتەزیم و لە مناڵش و لە مزگەوتا گەورە بوو بەداخەوە ئێستا کۆمەڵی مەلای ئاینی هاتوون قسە لە سەم پرسیاکەن دەنگدان جایز نییە مەچن بۆ دەنگدان بیدعەیە ئەوە یعنی کە من ئەڵێم ئاینم بەخوا لەوان زیاتر خەمی قیامەتی خۆمە بەڵام پەرلەمان هەیە تۆ بچیانە ئەم پەرلەمانە قانون دەرەکات تۆ هەبیانە بیت تۆ ئەتوانی بچیتە بەردەم دادوەر کە دەستگیر کرای بڵێ جەنابی دادوەر بۆت نییە بۆ قانونە مەحکەمە بکەی کەس لەو مەلانێت توان نەمە بکەن نەخر نایکەن ئێ باشە کە قانونەکە دەرەچێ خەڵکێکی خاوەن وجدان و خاوەن باوەڕ و عەدالەت خواستی هەبێ باشەیانە بێ پەرلەمانەکە هەیە ئەگەر کۆمەڵی پەرلەمانتار هەبن دژی زوڵم و ستەم و گەندەڵی و نادادی قسە بکەن ئەی ئەفضەل الجیهاد چییە یا بڵێ حەقم نییە بۆستە مامۆسای ئاینی کەواتە تۆ نابێ مناڵەکەت بنێری بۆ مەکتەب بۆ ئەو بە قوتابخانە هەموو قوتابخانەی بە یاسا کارەکات چونکە یاسای پەروەردەمان دەرکردووە لە پەرلەمان بە یاسای کارەکە لەو پەرلەمانە دەرچووە کە شوێنەکە حرام بوو ئەوەشی لێی دەرەچێت حرامە ئەوەشی کاری پێکە حرامە کە نەخۆش بووی کەواتە نابێ بچی بۆ نەخۆشخانە چونکە قانونی تایبەتی سێکتەری تەندروستی ئەوە لە پەرلەمان هەیە بابە ئەم ڕوئیا زۆر خەتەرە ئەمە زۆر خزمەتی دەسەڵاتدارەکە ئەڵێ ئەوەی خەڵکی دیندارە ئەوەی خەڵکی بەویژدانە ئەوەی خەڵکی بە ئەخلاقە مەچن بۆ دەنگدان بۆ وەڵا بۆ ئەوەی زاڵموستەم کارەکە هەمووی ببە چۆن بێوێ حکومکە ئیتر زوڵمەکە ئەستەمەکە کەسیش نەبێنێ قسە بکە ئەم دیدگا زۆر بەترسیدارە کەواتە ئێوە چۆن نتوانن ئەو خەڵکە زۆری کە باسی بایکۆت و نشون و سەرسوڵقی ئەسڵەن خەڵکێگەیە ینی لەگەڵ ڕێزم بۆ بەڕێز و بینەران گاڵتەیان بە دەنگدان دێسە زۆر خراپە چۆن نتوانن بەڕاستی ئەم مەوجەیە بگۆڕن دەیان شت هەبوو ئێمەمانە لە پەرلەمان ڕێگرن دەیان قانون جایکیان قانونی هات تا پەرلەمان زۆر دژی دابی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان بوو زۆر دژی ئەوە بوو کە ئێستا ئەمریکا هەیە ئێمە ڕێگریمان لێ کرد بە منطق بە داتا بەوە ڕێگریمان لێ کرد کە تۆ هەڵەسی قسە لەسەر دزیە قاچاقیە ڕوبەڕووبوونەوەی فەسادیە گەندەڵیەکەکەی هەوڵەدەی قانونێکی خراپ تێنە پەڕێ کاکە پەوەڵای پەرلەمانتارمانە بۆ لە کۆرۆنا خۆی چووە بەو زەختە تەنکەرەنەوت هێنا لە سلێمانی دابەشی کردووە دەرمانی هێنا لە پەرلەمانی عێراق ئێستا هاوڕێ ئێمە دەرمانی هێنا بۆ نەخۆی ئەڕوە کاکە شتەکریانی پێت ئەی باشە بۆ پەرلەمانتاری پارتیوێکی لە بەقاشتیان پێکرێ خۆ کورد لە باشترین حاڵتا 14% لە بەقا بۆ خەڵکی تر پێی ناکرێ ئەکرێت پەرلەمانتاری باش دەبێ ئەکرێ من پێتەڵم ساحەکە چۆڵکەی بۆ پارتی یەکێتی سوودی چییە باشە هەمومانە چینەوە بۆ ماڵ سوودی چییە وەڵڵی ئەوەی کە هەیە دەهێندەی تر توندێکەنەوە لەسەر خەڵکە گەرم هەندە قسەی من و تۆکیێکی تریش نەبێت زۆر باشە زۆر بە کورتی لە ماوەی یەک خولەک پەیامی خۆت بۆ دەنگدەرانی هەم خودی عەلی حەمە ساڵح هەم ڕۆتی هەڵوێست دوایەوە یەک پرسیاری کوردێ بە بەڵێو نەخێرێک جواب بێت تۆ سپاس دەکەم خەڵک لە 15 ساڵی ڕابردووە چۆن ئێمەی ناسیوە بە دڵنیاییەوە هەروەها بین و لە ئەمانەت پارێزانە بین ئێمە زۆر باش لە بەهای متمانە و ئەمانەت تێگەین ئەزانین لە بەرپرسیارەتی دنیا و دوا ڕۆژ تێگەین و ئەمە ئەمانەتێکە و دەنگانەی کێەوەی دێن ئەو پشتیوانی کێەوەی دەن ئێمە هەتامان سوپاسی خەڵکەکەین خەڵک نەبووە ئێمە نەمانەتوانی بەبێ میدیا بەبێ پارە بچینێکێ برکێکی زۆر گەورەوە چەندێک حەزبی ترێ ناتوانێت بیکات بەڵام ئەوە متمانە و پشتیوانی خەڵکە ئێمە ئەو متمانە و پشتیوانی خەڵکە دڵنیا بە ئەمە قسەمە بە هەموو سەروەت و سامانی تاڵەبانی و بەرزانی ناگۆڕن زۆر باشە یەکەم قسەوتمان تۆ ئەندامی پەرلەمانی کوردستانی ئێساش کاندیدی بۆی بچیتە پەرلەمانی عێراق ئەنجام دەرکەوت بەڕێزت یەکێک لە پەرلەمانتارانی دەرچوو سەرکەوتویت بۆ پەرلەمانی عێراق خۆت شخصی قسە لەسەرەوە نییە کە بەرژەوەندی خەڵک چیە خوازێت خۆت شخصی حەزت لە کامیانە ممارەسی کامیان پێ من ناکەمە دوای حەزی خۆم ئێمە ئەنجومەنێکمان هەیە چه ئەنجومەنی هەولێر کە من نوێنەری ئەوانم چه ئەنجومەنە گشتەکانیشمان کۆ بنەوە هەر قەرارێکیاندا من 100% پێویستی دەستەکانە خۆش بێ سپاس دەکەم سپاس بۆ بەڕێز عەلی حەمە ساڵح بڕیاردەر و سەرۆکی لیستی هەڵوێست لە پارێزگای هەولێر لە بازنەی هەولێر بە هیوام وەڵامێکمان وەرگرتوێتەوە بۆ هەموو پرسیارانی کە لای تۆی بینەر و دەنگدەر هەیە
ڕوتی هەڵوێست توانی بێتی لە ڕگەل علی حەمە ساڵحەوە ڕۆیای خۆیان بۆ چوونە پەرلەمانی عراق و ئەنجومەی نوێنەرانی عراق ڕوونکەنەوە. سپاس کاگەلی کاتمان گرتی، دەست خۆش.